هاوتا لەگەڵ قەیرانە دروستکراوەکانی وەک موچە و خزمەتگوزاری و دامەزراندن و کەرتە جیاوازەکانی دیکە کە ڕاستەوخۆ بەندن بە ژیانی هاوڵاتیانەوە بۆ چارەسەرکردنی با شێوەیەکی سروشتی هەوڵ بۆ دروستکردنی قەوارە و دامەزراوەیەکی بەڕێوەبردن دەدەن. بەڵام لە هەرێمی کوردستان هەر لەگەڵ دروستبوونی دامەزراوە یاسایی و حکومڕانیەکان قەیرانی شەرعیەت سەری هەڵداوە و لە ئێستاشدا کە نزیک بە 3 ساڵ و 7 مانگە ئیدی حکوومەت لابری چارەسەرکردنی قەیران و گرفتەکان خودی خۆیشی بووە بە قەیرانێکی قوڵ. کابینەی نۆیەم لە 11 تەمووزی 2019 متمانەی پەرلەمانی پێدرا و دەستی بەکار کرد. ئەوەیش دوایەوەی پەرلەمان لە 30 ئەیلولی 2018 هەڵبژێردرا. بەو پێی ماوەی کابینەی حکوومەت بەنجە بە خولی پەرلەمانیەوە لە 2 تشرینی دووەمی 2022 وادەکەی کۆتایی هاتوو دەبوو هەڵبژاردنێکی نوێ بکرێت و کابینەی نوێ لەو سەروبەندەدا پێک بهێنرایە. بەڵام بەهۆی کورتبینی دەسەڵاتدارانەوە پەنایان بۆ درێژکردنەوەی نایاسایی برد تا لە 30 ئازاری 2023 ئەو درێژکردنەوەیە لەلایەن دادگای فیدراڵیەوە هەڵوەشێنرایەوە و پەرلەمان کڵۆمی لێدرا و حکوومەتیش بوو بە کاربەڕێکەر و بەسەرچوو. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بڕیاری پێشووی دادگای فیدراڵی لە مانگی 11 ساڵی 2022 دەستی پێکردووە کە ئەمە دەبوو بەپێی بڕیارەکە لە ماوەیەکەم ئەو کات هەڵبژاردن کرابووە و حکوومەتی نوێ حکوومەتیەکی ینی شەرعی پێک بێنرێت. بەڵام بەداخەوە هەڵبژاردن دواکەوت تاوەکو مانگی 10 ساڵی 2024 و لە ساڵی بڵێ مانگی 12ەوە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کرا بەداخەوە لەم کاتیەوە ینی دانیشتەکە بە کراوەی بەجێ هەڵدرا. بۆیە ئەمە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 3 ساڵ حکوومەتی کاربەڕەکەرمایە کە بەپێی پێناسەی دادگای فیدراڵی لە بۆ حکوومەتی کاربەڕەکەر حکوومەتێکە تەنها بۆ ماوەی 2 مانگ دەبێت بمینێتەوە و دەسەڵاتەکانیشی سنووردارە لەوەی کاروباری ڕۆژانە هاوڵاتیان بەڕێبکاتەوە هیچ دەسەڵاتێکی دامەزراندن دەسەڵاتی بڕاردان لەسەر گرێبەستکردن پرۆژەی استراتیجی هیچ ئەوانەی نییە. بەڵام بەداخەوەی ماگە سیر بکەین لە هەرێمی کوردستان بارودۆخەکە پێچەوانەیە سەرڕاوەی کە حکوومەتێکی کاربەڕێکەرە بەڵام هەموو دەسەڵاتەکانی حکوومەتێکی ئاسایی سەرڕایەمانە. ئێستا کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 3 ساڵی لە قۆناغی ماوە بەسەرچوودا تێپەڕاندووە و پەل بۆ 4ەم ساڵی دەهابێت کە ئامەترسیەکی ڕیشەی لەسەر قەوارەی هەرێم دروست کردووە لە غیابی دەسەڵاتێکی چاودێری وەک پەرلەمان لە کۆکردنەوەی داهات و تەخشان و پەخشانکردن و ئەنجامدانی کارگەلێک بەردەوامە کە لە دەسەڵاتی حکوومەتی کاربەڕێکەر و ماوە بەسەرچوودا نییە. ئەم سەرکێشیە یاساییانەش متمانەی وەبەرهێنەرانی بیانی و ناوخۆییان لەرزاندووە و پێگەی هەرێمیان لە بەردەم حکوومەتی فیدراڵ و کۆمەڵگەی نێودەوڵەتی لاواز کردووە و لە 4 ساڵ نزیک دەبینەوە کە هەردی دار و سەرجان و لێدوانێکی سەرۆکوەزیران و وەزیرەکانی کابینەی نۆ بە ماوە بەسەرچوویی ئەنجام دەدرێن. ئەمەش پێدەچێت لە جیهانی سیاسەتدا بێوێنە یان کەم وێنە بێت. هەرچەندە چاوەکان لەسەر پێکێنانی کابینەی دەیەمن بۆ ئەوەی کۆتایی بەم چەقبەستوویە بهێنرێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا تەنها گۆڕینی کابینە بەسە؟ ئەگەر لایەنە سیاسیەکان نەگەڕێنەوە بۆ بنەماکانی حکومڕانی دامەزراوەیی ئەم گۆمەمەنگە چیدی بە گفتوگۆ ناشڵەقێت. ئەوەی لەم دۆخەدا بەدی دەکرێت استراتیژیەکی سیاسیە کاتێیدا هەردوو حیزبی دەسەڵاتدار دامەزراوە نیشتیمانیەکانیان لە ناوەڕۆک داماڵیوە. بەردەوامبوونی ئەم دۆخەش هەرێم بەرەو قەیرانێکی گشتگیر دەبات.